بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هر لشرح كتابي شرح معاني الصلاة قيشتنا أويك للا برابنزاو سيكاتك باسي أويك الخشوع في الصلاة، باسي خشوع لنا ونيش برشك ما لي باسكر للا برابنزاو بينت وتكي رازي دينت ولا تفسيركي خويدا كدفرميتن فالخاشع في صلاتي أو كابرايك خشوعي هي لنا ونوجدا بيويستا همو أو شتانا بهيني تجي كبيوندي بدلوي لكردوكان بو أوي أو بري ملكتي خوي وزليلي خوي بنويني بو خالقكي كالله جل جلاله بو برستراوكي كخوي پروردگارا كواتا كسي كديوي خشوعي هبي رازي تأكيد لسروي دكاتو كدبي أو كابرا همو أو كارانا جيب كدبيتو هوي أويك خشوعي هبيتن لنا ونوش وهر كسا چيشكا وازي لوانا هنا براستي أوا خيري زورو پاداشتي زوري لدزداو وازي لهنا ومما يتعلق بالجوارح وأويك بيوندي با أندامكان هي جوارح أندامكان أويك أو أندامانا تسبن أن يكون ساكنا دبي أو أندامانا راوستاوبن يعني زي جيربن أو كسا معدل دائما دستي نجوليني دائما دستي بكارديني دائما مثلا بي دجوليني دائما قلبي دجوليني همو أوانا براستي لخشوع كم دكانوا باشان دوميا ناظرا إلى موضع سجوده سير شويني سوزدي بكاتن كأوج ديارا تركيز زياتر دكاتن ودكا أو كابرا زياتر خشوعي هبي وهروها بيوستا وازتبيني ألا يلتفت يمينا ولا شمالا بيوستا واز لو بيني نكا تمشاي لا راستو لا يتسبكاتن خوي بدور بقري لو بابتي وخشوع تنها بيوندي بوانيك بس بأندا مكاني ليش بلكو بيوندي بوهيك بيوندي بوكر دواني دلش هي نك أوي بس مروفا كان دي بينن كابرات زستي وشي خاشعي هبي بلام لدلي دا أو النبيتن وكو حسن بصري وابن السيرين دفرمون كان المسلمون يرفعون أبصارهم إلى السماء في صلاتهم وكان رسول الله صلى الله عليه وسلم يفعل ذلك فلما نزلت هذه الآية طأطأ دفرمي مسلمانان كاتك نويجيان ذكر تساويان برز ذكر دو بو آسمان زور زار إيمش كاتك دلين سمع الله لمن حميده إنسان تساوي برز ذكاته لبو آسمان دفرمي بيغمبري خواش عليه الصلاة والسلام أو هاي ذكر بلام كاتك أو تدابزي أو كات تساويان داقرت خواي پروردگار كفرمي قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون بلي يعني أو بلقبو لسرويك تساويان برزنا كردو لشويني سوزدي إذا أقر قوترا آية دلين إن ذلك واجب في الصلاة دلين الراستا خشوع واجبة يعني سير كردين شويني سوزدا واجبة لنا ونيش قلنا إنه عندنا واجب ويدل عليه أمور دلين بلي لا إيما واجبة كأوها بكريتن إنسان خشوعي هبيتن تنك كمالك بلغما هي دي سلميني كخشوع واجبة يكميان دفرمي خواي پروردگار دفرمي أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها والتدبر لا يتصور بدون الوقوف على المعاني دفرمي كخواي پروردگار دفرمي أوانا لقرآن رانا من يان ضل يان قفلي ليدراوا دفرمي الرامان ناكرتن إلا ببيع ونبيتن كأتو لسر معنا كان رابوستي يق لسر معنا كان رابوستي فكري لي بكي وأوكات الرامان دروز دبيتن كوات الديارة رامان تدبر كردن واجبة لبرهندي داوادك وخواي پروردگار دفرمي ورتل القرآن ترتيلا يعني الراوستي لسر كاتي قرآن دخويني زور لسر خوبه همنا نبخوينا
لەسەر وشەکان ڕابوەستێ ڕابمێنێ. اینجا دەفەرمێ دووەم بەڵگەمان ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێ وەئەقیمی الصەلاتە لذیکری، نوێژ بکە بۆ بەبیرهێنانەوەی من، بۆ ذکری من. دەفەرمێ والظاهر الأمر للوجوب، ئەگەر ئەوها سەیری فەرمانەکە بکەن فەرمان کرایە، خوای گەورە فەرمانی کردووە کەواتە لە بۆ واجب بوونە، واجبە کە ئەمە دەبێ دوور بکەوینەوە لە غەفلە و بەڵکو ئەوە ما هەبی خشوع ما هەیە. دەفەرمێ الغەفلەة تضاد الذکری، بێ ئاگایی دژی پێچەوانەی ڕامانە بەبیرهێنانەوەیە. کەواتە ئەو کابرایی کە لە هەموو نوێژەکەی بێ ئاگا بوو، ئەو کابرایە بەڕاستی وەکو ئەوی وابی کە پاداشتێکی زۆری لە دەستخۆی دابی. کەواتە کەسەکە لە هەموو نوێژەکەی بێ ئاگا بوو، خوای گەورە دەفەرمێ وەئەقیمی الصەلاتە لذیکری، ئەو کەینێ لە بۆ ذکری خوای گەورەیە و بەبیرهێنانەوە، ئەو کات ئەو مانایی ناگریتەوە. دەفەرمێ لەبەر هەندێک ئەوە بەڵگەی ئەوەیە کە خشوع لە ناو نوێژدا واجبە. و بەڵگەی سێمی دەفەرمێ خوای گەورە دەفەرمێتن ولا تكونوا من الغافلين، دەفەرمێ والظاهر النهي للتحريم. کاتێک کە تەمەشا دەکەین خوای گەورە ڕێگری کردووە، نەهی کردووە لەوەی کە ئینسان غافل بیتن، کەواتە ئەو نەهیە ئەو ڕێگریە ڕووکەشەکەی ئەو هەیە کە لە بۆ حرامیەتە، حرامە ئینسان بێ ئاگابی لە ناو نوێژ. دەفەرمێ کەواتە ئەوش بەڵگەی ئەوەیە کە واجبە دەبی ئینسان ئاگای لە نوێژەکە هەبی. وەڕابعها، و چوارەم خاڵیان کە خوای گەورە دەفەرمێ حتى تعلموا ما تقولون. ئەو کەسێک کە پێشتر عرەقی دەخواردەوە کابرا دەویست نوێژی بکە، خوای پەروەردگار فەرمی نا نوێژەکەی مەکە هەتا وەکو تێدەگەیت چ دەڵێ، کەواتە هەتا وەکو لێ بێ ئاگایی دێ دەرەوە، کە ئەوە لە سەرەتایەکانی حرامکردنی با بڵێن عرەق بووە. دوا سەبر حتا ئەو ئاەتە دابەسی فهل ئەنتم منتەهون، بە یەکجاری حرامی کرد عرەق. قەزمان لە چییە؟ خوای پەروەردگار باز لەوەی دەکاتن کە ئەو کەسەی کە تێناگاتن واتە خشوعی نییە، نە ئەو کاتی با نوێژەکەی نەکا، بەڵکو ئەو کاتێک کە بیری لەسرە ئەو کات بە نوێژ بکە. بۆیە کابرا دەبینین نەغڕۆی خەم و هەم و بیرکردنەوەی ناو دنیا بووە کەچی لە ناو نوێژیشە، ئەوە دەڵێ لەگەر یەک ئەو دووە یەکتر ناگرنەوە. و ئەو کاتێک کە خوای پەروەردگار لە قورئاندا وەصفی بەندە چاکەکانی دەکاتن، ئەوانەی کە شایستەی لێخۆشبوونی خوای پەروەردگارن و پاداشتێکی گەورەیان لە بۆ هەبیتن، دەفەرمێ ئەوە خوای پەروەردگار لە ناو سیفەتەکانی ئەو کەسانە سیفەتێک دیاری دەکە و هەڵدەبژێری کە سیفەتی خشوعە، ئەوانە ملکەتن لە بۆ خوای پەروەردگار. لە سوورەتی ئەحزاب لە ئاەتی 35 کە خوای پەروەردگار دەفەرمێ ئین المسلمین والمسلمات والمؤمنین والمؤمنات، هەتا دەگەیشتە ئەوەی کە دەفەرمێ والخاشعین والخاشعات، یعنی ئەوانە خشوعیان هەیە. کاتێکێک لە صیفەتی ئەو ئیماندارانەی خوای پەروەردگار هەڵی بژاردووە لەهم مەغفرەة وئەجر عەظیم، لێخۆشبوون و پاداشتێکی گەورەیان هەیە، صیفەتیان چیە؟ یەکێک لە صیفەتەکانیان ئەوانە نەکە ملکەتی خوای پەروەردگارن و خشوعیان هەیە. دەفەرمێ الخشوع من صفات الأنبياء، حتى خشوع و ملکەتی لە صیفەتی پێغەمبەرانە، یعنی ئەگەر کابراک خشوعی هەبیتن بەمەنا ئەوەیە صیفەتێک لە صیفەتەی پێغەمبەرانی لە خۆی هێناوەتە جێ. لێ پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام زۆر متەواضع بوونە، لا يستكبرون عن عبادته ودعائه، خۆ بە گەورەزان نەبوونە لە بەرامبەر بەندایەتیکردنی خوای پەروەردگار و پاڕانەوە دوعاکردن لە پەروەردگار، داواکردن لێ، بۆیە داوای لێخۆشبوونیان کردووە و داوای ڕەحمەتیان کردیە. خوای پەروەردگار دەفەرمێ إنهم كانوا يسارعون في الخيرات ويدعوننا رغبا ورهبا وكانوا لنا خاشعين. دوای ئەوەی کە پێغەمبەر زەکەریا داوا لە خوای پەروەردگار دەکاتن کە منداڵی پێ ببەخشی، خوای پەروەردگارش کە خێزانەکەی لە بۆ چاک دەکا و دەکە کە منداڵی ببیتن، دوای پێغەمبەر یەحیای پێ دەبەخشیتن سەڵات و سەلامی خۆیان لەسەر بی.
اینجا خۆی پەروەردگار هەر لە دوای ئەوە دەفەرمێ ئینەهم کانوا پێغەمبەران ئەوانە پەلەیان دەکرد بۆ کاری چاکە وەلا ئێمە دەترسان ڕەغبە و ڕەهبەیان هەبووە یعنی ئەوانە صیفەتیان چییە کانوا لەنا خاشعین ئەوانە ملکەز بوونە بۆ فەرمانی خوای پەروەردگار کەواتە صیفەتی پێغەمبەرانە کە ئەوها ملکەز بوونە بۆ خوای پەروەردگار والخشوع يتأتى للقلب غالبا جاری وهەیە یان زۆر جار کە خشوع لە بۆ دڵ دێ ئەوەیە کە بەندەکە هۆکارەکان دەگریتە بەر هۆکارەکان بەکاردەهێنیتن اینجا دەفەرمێ والخشوع في الصلاة هو روحها ولبها دەفەرمێ خشوع لە ناو نوێژ ڕۆحی نوێژەکەیە گیانی نوێژەکەیە و ناوەڕۆک و کڕۆکی نوێژەکەیە دەفەرمێ وەیەکسر ثەوابەها و بە هەمان شێوە پاداشتی نوێژەکەش زیاد دەکە کە ئەو کەسە خشوعی هەیە دەفەرمێ فالمصلي يؤجر على صلاته کەسی نوێژ خوێن پاداش دەدرێتەوە لە نوێژەکەی بە پێی ئەوەی بە ئەندازەی ئەوەی چەند بیری لەسەر نوێژەکەی هەبووە ئایا ئەو کەسە کە نوێژی کردووە چەند فکری لە ناو نوێژ بووە بەو ئەندازەیە ئەو کابرایە پاداشتیش وەردەگریتن چونکە قورئان دەفەرمێ وإنها لكبيرة إلا على الخاشعين بەڕاستی نوێژکردن زەحمەت و قورساتیەکی تێدا هەیە بەس لەسەر چێ ئەو قورساتیەی کەمە و ئەو قورساتیە تێدا نییە لەسەر ئەو کەسانەی کە خشوعیان هەیە ملکەچن لە بۆ خوای گەورە لێ کاتێککە نوێژ دەکاتن تام و چێژ لەو نوێژە دەبینیتن خۆشی لەو نوێژە دەبینی هەر ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام دەیفەرموو ئەریحنا بها یا بیلال دڵخۆشمان بکە بەوە کە کاتێک بچینە خزمەت خوای پەروەردگار و خەریکی نوێژکردن بین کەواتە ئەو کەسانە بەڕاستی تام و چێژ لە نوێژ دەبینن وێ ئالوسی ڕحمەت خوای لێبێ دەفەرمێ ئینەما لەم تەثقل عەلەیهم دەفەرمێ ئەوانە قورس نەبووە لە سەریان ئیلا ئەوە نەبیتن کە ئەوەی کە پێویست بووە هیناویەتیانە جێ کەواتە ئەو کەسانە لە سەریان قورس دەبیتن ئەو کەسانەی کە کردەوەی یان ئەو شتانەی کە پەیوەندی بە خشوعە ناهین نەجێ بەڵام ئەوانەی کە لەسەریان قورس نەبووە لەبەر چ بووە چکە زانیتیان بە چ خشوع دێتە جێ ڕێگاکانیان زانیە هۆکارەکانیان زانیە کردەوەکانیان زانیە ئەوانەیان جێبەجێ کردووە ئەوە ژوەی کردووە کە لەسەریان ئاسان بیتن هانە عەلەیهی ما یەبذلو ئاسان بی لەسەرەوەی کە جوهدی بۆ دەکەن و لەگەڵینە لێ دەفەرمێ ولذا قیل لێ گوتراوە من عرف ما يطلب هەر کەسێ بزانێ کە چ داوا دەکاتن ئەو جەهانە عەلەیهی ما یەبذل بەڕاستی ئەو کاتی ئەو هاندانەشی لەسەر ئاسان دەبیتن بەڵێ ئیجا دەفەرمێ لە سونەتدا هاتووە مەدحی ئەو کەسانە دەکە کە خشوعیان هەیە مەدح و هەروەها مژدە دەداتن بەو کەسانە لەو ئەو کەسانەی کە نوێژەکانیان هەموو مەرجەکانی تێدایە ڕوکنەکانی تێدا سونەتەکانی تێدا و هەموو ئەو شتانەی کە خشوع دروست دەکەن پابەندی ئەو شتانەنا ها ئەو تا ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەت خوای لێبی دەفەرمێ بانگەشتی ئەوەی کرد کە دعا بیطەهوڕین بانگەشتی ئەوەی کرد کە تەشتێکی بۆ بێنن کە ئاوی دەستنوێژی تێدا بی و دەستنوێژی تێدا بشۆن دەفەرمێ پاشان فەرمووی ئیمامی عوسمان فەرمووی گوێم لە پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ما من امرئ مسلم تحضره الصلاة مكتوبة فەرمووی هەر کەسێکی ئیماندار و موسڵمان نوێژی واجبەکە کاتی نوێژی واجب هات ئەو کەسە بێتن دەستنوێژێکی ڕێک و پێک بشوە ئەو کاتی نوێژە بێ دەستنوێژێکی ڕێک و پێک بشوە اینجا ئەو کابرایە خشوعی هەبیتن لە کاتی دەستنوێژ و نوێژەکە و هەروەها ڕکوعەکانی یعنی ئەوەی هەڵسوکەوتەکانی ناو نوێژێشی بە جوانی و ڕێک و پێچی بکاتن ڕکوعە سوزدەیە هەمووی بە جوانی بباتن سبحان الله دەفەرمێ ئەو نوێژەی کە دەیکاتن ئیلا کانت کەفارەتەن
لما قبلها من الذنوب إلا أو نوێژ و دەستنوێژە دەبیتە کەفارەتێک لە بۆ ئەو تاوانانێک کە پێشتر کردیتی ما لەم یؤتی کەبیرەتن مادەم ئەو کابرایە خەریکی گوناهی گەورە نەبیتن خەریکی کەبیرەی نەبی ئیلا لە بۆی دەبیتە لێ خۆش بوون ئەجا ئەوە یەک جارە نەخێر وذلك الدهر كله ئەوە هەر هەموو ساڵەکەی هەر هەموو جارەکەیە هەر چەندی ئەو ئینسانەوە بکاتن ئەوە لە بۆی دووبارە دەبیتەوە حتا یعنی سبحان الله تەماشا ئەو حەدیثەی بکە کە لە صحیح مسلم داهاتووە کە حەدیثەکە بەخۆی دوور و درێژە کە عەمری کوڕی عەبەسە دەجێرتەوە ئەوەی تێدا هەیە لە حەدیثەکەی دەفەرمێ فإن هو قام فصلى ئەگەر کابرا هەستا و نوێژی کرد فحمد الله وأثنى عليه ومجده بالذي هو له أهل ئەگەر ئەو کابرا هەستا و نوێژی کرد و ئەوجا حەمد و سوپاسی خوای پەروەردیگاری کرد و بە گەورەی زانی بەوەی کە خوای پەروەردیگار شایستەیە ئەوها بە گەورەی زانی وفرغ قلبه لله دڵی صاف کردەوە و پاک کردەوە لە بۆ خوای پەروەردیگار دڵی بەتاڵ کردەوە لە بۆ خوای پەروەردیگار واتە تەنها ڕووی لەو بوو واتە خشوعی هەبوو هیچ فکر و بیر و بۆچوونی لە بۆ لایتکە نەدەڕۆی إلا انصرف من خطيئته كهيئته يوم ولدته أمه إلا أو كابرايا لتاوانكاني دور دكويتو دروا ولي دروات أو تاوانو هلايانا وكو أويك أو كسا تعزل دايق بوبيتا الله أكبر يعني أو باداشتا قوريا أو باداشتا قوريا كيني بدزدي دواي أويك أو كسا دزنويجاكا ونويجاكي بدزواني وريكو بيجي كرد اینجا دڵیشی خاڵص کردەوە لە بۆ خوای پەروەردیگار و خشوعی تێدا بوو ئەو کابرا ئەو پاداشتە وەردەگریتن اینجا دەفەرمێتن الخشوع مستحب بإجماع العلماء باسی حکمی خشوع دەکا ئایا خشوع چه حکمەکی هەیە لە ناو نوێژ دەفەرمێ ڕاستە پێشتر دانەری کتێبەکە فەرمووی لە لای ئێمە واجبە بەڵام ئێستا دێ قەولی زانایان نەقڵ دەکاتن ئایا زانایان تێکرای زانان لەگەڵ ئەوەنە ئایا با بڵێن حکمی خشوع واجبە سنەتە دەفەرمێ خشوع مستحبە واتە سنەتە بە ئیجماعی زانایان پێیان وایە هەر کەسێک کە خشوعی هەبێتن ئەوە بەڕاستی سنەتێکی گەورەی و پاداشتی زۆرە خۆ ئەگەر خشوعی نەبوو ئەو کابرا پاداشتی کەم دەبیتەوە و دەفەرمێ جەماعەتێکیش لە زانایان دەفەرمون واجبە خشوع واتەگەر کابرا خشوعی لە ناو نوێژە نەبوو ئاگای لە ناو نوێژەکەی نەبوو ئەوە نوێژەکەی هەر بەتاڵ دەبیتەوە دەفەرمون وەکو ئەوانەی کە غەزالی و قورتوبی لە تەفسیرەکەی خۆی و هەروە ئیبن تەیمیە و عێراقی هەموو ئەوانە دەفەرمون واجبە ئەگەر کابرا ئەو واجبەی نەکرد بەڕاستی نەقسێ لە نوێژەکەی جا دەفەرمێ ويستجلب الخشوع بأمرين خشوع بدو كار بدز ديتن دتوانين بدو شد إما خشوع رابط شيشين بو خومان يكميان أويك أو إنسانا الاستعداد للصلاة خوي آماده بك لبونويش والتفريغ لها يعني خوي يقلاي بكاتو لبونويجكا أو كات خشوعي دبيتن إذا الطمأنينة في الأركان والقيام إذا أو كابرا الركن كان للراوستان كان هستان ودانشنا كان طمأنيني هبي وتكاتي كابرا دتسيت الركوع رابوستي كمك كاتي كدر سمع الله لمن حمده كمك رابوستي كدتسيت سوزده دبو كمك رابوستي كبين السوزده كان هر دستو ولا سوزدي ديوه ديسان سوزده باتو كمك رابوستي او جبستو سوزده كان طمأنيني هبي آرامي هبي لنا ونشكي او كات كابرا دكا خشوعي هي وترتيل القراءة وتنويعها إذا أوكسا كقرآن ده خوينيتن قرآنك بس لسر خوي صبري بخيني يعني أونية بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين مالك يوم الدين يعني أون ده السريع دخيني نازاني سرتاي آتك لقر كوتاي آتك تيكر دبيتن نا بابا لسر خوي بخوينيتن وباشان متنوع بي زارتشان قل هو الله أحد خين أو زار باقول أعوذ برب الفلق بخيني أو زار ويل لكل همزة لمزة بخيني أو زار با سورة عما يتساءلون بخيني بهر زاري وبت زورا وزور بخيني إذا التدبر الآيات والأذكار بفكر بكاتو لو آتانا آية أو آية تصدق آية أو آية كذا فرميتن ألهاكم التكاثر حتى زرتم المقابر يعني أو كوكر نوا مالو ساماني ومشغولية إنساني بهلاكت برديا حتى وكو إنسان برو قبر دروا برو قرستان دروا أو جب خوديتوا
يعني ئەگەر بێت و ئەو ئینسانە ئەو فکرەی لێ بکاتەوە کاتێککە ئەو سوورەتە دەخوێنی حەز دەکات تام و چێل زیاتر لە نوێژەکەی دەبینیتن. اینجا زیکرەکان کاتێککە دەرێت سبحانە ربی العظیم، سبحانە ربی الأعلا، کە ئەو زیکرە دەڵێتن پاک و بێگەردی لە بۆ ئەو خوای کە بەرزە، يعني حەز دەکات زیاتر تێکەڵ دەبی و زیاتر خشوعی دەبی. اینجا معانی الحركات لەبەر چ ڕکوعی دەبا، ئەو ڕکوعە معنای چییە؟ کە دەستە سوزدا ئەو سوزدەیە مانای چییە؟ کە هەر دەستەوە سەمیع الله لمن حەمیدە دەکە مانای چییە؟ اینجا تەنەوع الأدعية با دوعاکانیش بگۆڕی. کاتێککە دەستە ڕکوعی ڕاستە دەڵێتن سبحانە ربی العظیم، بەڵام لەگەر ئەوەشدا دەتوانی زکریت کەش بکاتن، يعني سبوح قدوس هەیە یا زکریت کە هەیە کە دوایە شێخ بۆ خۆی باز دەکات کۆمەڵێک لە زکرەکان کە بە صحیحی وارد بووە. الأذكار الثابتة عن رسول الله صلى الله عليه وسلم، أو ذكراني كوارد بونا وزيجير بونا لبيغمبري خوا عليه الصلاة والسلام، أو دعايانا دعاي جورا جور بكا زال الركوع للسجدة، دعاي استفتاح كاتك دز بنو جاكيدك هول بدأت سن دعاك يعني هر أو دعاي مخينا كاتك كابرا دز بيدكاتن سبحان الله لكاتي نا أو دعانا أو كزورك لخ وجهت وجهي للذي فاطر السماوات والأرض، هر أو دعاء مخينا اللهم باعد بيني وبين خطايا تأخيري أيش بخينا يعني زارش كورا الله أكبر كبيرا والحمد لله كثيرا أي بخينا يعني زارش كورا يعني متنوع بك ودعاء كانت زورا جور بك. الاعتدال بعد الركوع كاتك هردس سمع الله لمن حميدا هر أو اندمالي ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا ها برودوي يعني أوان تكجا قلب ريوا. إذا خشوع سيا يتحصل بإقبال على الله أويك أتور لخواي پروردگار دكي بتساتشو ريكو بيشي فكر دكي وبير بروح كرنا خواي پروردگار إنسا ضلت استحضار القلب مع الرب حتى كأنه يرى ضلت آماده بيتن لبرانبر خواي پروردگار حتى وكوويك خواي قورده بيني الله جل جلاله إنسا كاتك بو دلوة تشوانا ونويجوا أو كات همو هستو بيركي لوده بيتن لوێت زانای وها بووە پیاوچاکان سەحابەی کیڕام جار وایە کابرا تیری لێدرا، جار وایە کابرا دوو پشک پێوەدا، جار وایە کابرا لە ناو نوێژ تووشی حاڵەتێک بووە بەزەبەر وەی هەندە تێکەڵی نوێژەکە بووە ئاگای لە خۆی نماوە کە ئەو شتە زیانی پێگەیاندووە. جا دەفەرمێ وەمیما و لەوانەی کە دەبیتە هاوکاری لە بۆ ئەوەی کە خوشوع لە بۆ ئینسان بینیتن ئەوەیە کە ئەو کەسە لكاتي قرآن خويندن أثناء القراءات سبكة أن يقطع المصلي قراءته آية أو هيك كابرين نويش خوين آيات أو كان بخوينتن يعني كاتك بيغمبر عليه الصلاة والسلام لي وارد وكاتك قرآن خويند آيات خويندتي بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم وها آيات بخويني وإنسان زياتر فكري لي بكاتو زياتر تدبر بي أوش سنة بيغمبري عليه الصلاة والسلام ويحسن الصوت بها ودنجش بي خوش بكاتن كاتك قرآني دخويني قرآن الله جل جلاله دفرمي ورتل القرآن ترتيلا بدنجش خوش باشان لسرخو ويكي ترك خالد وم لويك دبيته وكاري أويك إنسان خشوع لبي أويش أوي استعاذة الاستعاذة بالله من الشيطان الرجيم أعوذ بالله كردن كشيطان دجمني إنسانه ودك وسوسي كسي نوش خوين وسوسي لبو درز بكاتن حتى وكو خشوعكي كي يذهب خشوعه حتى خشوعي أو كابرا نوش خوين برواتن بوي وسوسي لبو درز دكا ويذهب عليه التدبر ودكاتن كتدبري أو إنساني برواتن كواتا أو الشيطان لشويني تي قاطع الطريق فالشيطان بمنزلة القاطع الطريق الشيطان لشويني ريقرا كابرايك الريقر أتو مثلا كاروانك درواتن كابرا ديتن ريقري دكاتنو تسبارو ساماني بيه لو كارواني دستيني لو خلقي دستيني وني كابرا الريقر وادك شيطاني جمانشتا دي لسر ريكاد رادة وستيكا أتو نوجدكي بوئي أو باداشتو أجري هي حمود لي بستينيتن أتو أوها بيدري هيت أجرو باداشتت بيونم لبرهاندي خواي پروردگار دفرمي إن كيد الشيطان كان ضعيفا كاني أو فعل كيد الشيطان لاواز دبي أو كاتك إنسانك خشوع يهبو أو كاتك أو إنسانا ملكتب لبو خواي قورو إخلاص يهبو أو كات فعل الشيطان هيت كاري قرينا بيتن بلا ما قر أو كسا أو هانبو أو كات
شەیتان دەتوانی وەکو ڕێگرێک هەموو پاداشت و چاکەکەی لێ بستینیتن. ومن ذلك وسێم خاڵ لەوەی کە دەبیتە هۆکاری ئەوەی کەسی نوێژ خوێن ئەو خوشوعی نەمینێتن ئەوەیە کە بزانێتن ئەو خوشوعە یعنی دەبیتە هۆی ئەوەی کە نوێژەکەی چاک و جوان بکاتن. ئەگەر ئەوها نەکاتن ئەو کەسی خوشوعەکە دەڕواتن کە لە حەدیثەکەی ئیمامی عوسمانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەوێن دەریش باسی کرد کاتێکە ئەو ئینسانە کە خوشوعی هەبێ چ پاداشتێکی بەدەست دەکەویتن واگەر نەیبوو چ پاداشتێک لە دەست دەداتن. چوارەم خاڵ دەفەرمێ ومن ذلك ولەوانەی کە خوشوع دەهێنی الاجتهاد بالدعاء في مواضعه في الصلاة تێکۆشان لە دوعاکردن زۆر دوعاکردن بە تایبەتی لەو شوێنانەی کە لە ناو نوێ شوێنی دوعاکردنن بۆ نمونە بە تایبەت سوجدە کاتێکە ئینسان سوجدە دەباتن چکە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء نزیکترین کاتێک کە بەندە لە خوای پەروەردیگارەوە نێزیکە ئەوەیە لە کاتی سوجدە بردنە لەبەر هەندێک خوای گەورە دەفەرمێ ادعوا ربكم تضرعا وخفيا دوعاکانتان کە کرد زۆر بە ملکەچیەوە بە نهێنیەوە دوعا بکەن و لە خوای گەورە بپارڕێنەوە کەواتە بەڕاستی دوعاکردن زۆر زۆر کاریگەری هەیە لەسەر خوشوع. و پێنجەم خاڵ لەوەی کە دەفەرمێ ومن ذلك لەوەی کە خوشوع دەینی ئەو کەسە وها ئامادە بێ ئەنەه واقف بین یدی الله تعالى کە ئەوە لە بەرامبەر خوای گەورە ڕادەوەستێتن یعنی وها بێتەوە فکری وها بینتە بیری خۆی کە لە بەرامبەر خوای گەورەیە فەیوناجیه مناجاتی خوای پەروەردگار دەکە وتە لەگەڵ خوای پەروەردگار قسە لەگەڵ خوای پەروەردگار دەکا. لەبەر هەندێ بەیاضی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمووی إن المصلي يناجي ربه کابرای کە نوێژ دەکاتن نوێژ خوێنە گفتوگۆ لەگەڵ ئەڵڵا دەکات جەلە جەلالو کەواتە با بزانی ئەو کەسە گفتوگۆ لەگەڵ چێ دەکات چۆن گفتوگۆیەک دەکات کاتێککە ئەو کەسە لەگەڵ خاڵق گفتوگۆ دەکات دەبێت جوانترین گفتوگۆی لەگەڵ بکاتن. خۆ ئەگەر کەس دەفەرمێ لەو علم العبد أن كلماته مسموعة ئەگەر بەندە بیزانی بە ئەوتانەی کە دەیڵێتن خوای گەورە دەیبیستی و دەگەیشتە ئەڵڵا جەلە جەلالو ئەو کاتی ئەو کەسە ئایا ئەوها قسەی دەکرد كيف سيتكلم ئایا چۆن قسەی دەکرد ئەو کابرا ئایا بەو شێوازە بوو جورئەتی دەکرد بەو شێوازە قسە لەگەڵ خوای پەروەردگار بکە کە ئێستا لە ناو نوێژدا دەیکاتن. وشەشەم خاڵ دەفەرمێ ومن ذلك والأوانەی کە خوشوع دەینێ لە بۆ ئینسان ئەوەیە إحضار القلب في الصلاة دڵی ئامادە بیتن عدم انشغالی بهموم الدنيا وأعمالها ئەو کابرا مەشغوڵ نەبی بە کاروباری دنیاوە دڵی مەشغوڵ نەبی بەوەی کە ئایا چ بکەم چ دابنێم چ پرۆژەکە چ شتەکە نا ئەو کابرایە کە هاتە ناو نوێژێ وەکو ئەوەی هەموو شتەکانی دانابی چونکە ئەو ئینسانە کاتێکە هەموو خەم و خەفەتەکانی لەسەر ئەو دوو لە پەدەستەی خۆی دادنێ کاتێکە گوتی ئەڵڵاه ئەکبەر خوایە ئەتوو لە هەموو شتەکان گەورەتری لە هەموو بابەتەکانی کە ڕوویدایە گەورەتری خوایە ئەڵڵاه ئەکبەر ئەوە هەموو شتەکانم فڕێدا پشتە خۆم و ڕووم لە تۆ کرد ئەڵڵا جەلە جەلالو اینجا ئەو کابرایە بە خوشوعەوە خاضعەوە ڕوو لە خوای پەروەردگار دەکات ئەگەر لەگەڵ دەستەکەی کە ئەو هالێکر هەموو خەم و خەفەت و بیرکردنەوەکانی فڕێدا ئەو کات بە دڵێکی ملکەتەوە بەرامبەر خوای گەورە ڕادەوەستێ. جا پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ هیچ مسلمانێ نییە دەستنوێژ بشوێ دەستنوێژێکی جوان بشواتن و دوو ڕکعات نوێژ بکاتن و ڕوو لە خوای پەروەردگار بکە بقەلبیه ووەجهیه بە ڕووی بەلاشەیەوە و بە دڵیەوە ڕوو لە خوای پەروەردگار بکاتن إلا وجبت له الجنة إلا ئەو کابرایە باشتی لە بۆ واجب دەبی. الله أكبر يعني تەمەشا چ پاداشتێکی گەورە ئەو ئینسانە بەدەستی دەگا. اینجا دەفەرمێتن ولذا جاء النهي عن التفات في الصلاة لەبەر هەندێ نەهیش کرایە لە بۆ ئەوەی کە کەسێک لە ناو نوێژدا ئاور بداتەوە لۆچکە خوشوعەکەش پەیوەندی بەوە هەیە دەفەرمێ بە دوو جۆرانش دوو جۆرە ئاوردانەوە هەیە. ئاوردانەوەی یەکەم الالتفات القلب عن الله تعالى ئەوەیە دڵی ڕووەربژێڕی لە خوای پەروەردگار ئەو کابرایە
خشوعی نامینێتن کاتێککە دڵی وەردەجێڕیتن کەواتە نەهی لێکرا. دووەم دەفەرمێ التفات بالنظر يمينا وشمالا ئەوەیە کە کابرا ڕووی وەردەجێڕی لە بۆ لای ڕاست و چەپ کەواتە دوو ئیلتیفاتەیە دوو ئاوردانەوەیە هەردووکیان نەهی لێکرا. یەکەم ئەوەیە بە دڵ ئاگاد لێ نوێژەکە نەمینێ و دڵت بڕواتن لە بۆ لایەشکە. دووەمیان ئەوەیە ڕوود وەربجێڕی لە بۆ ئەولا و ئەولای. ئینجا ئەوە خاڵی یەکەمی باس کرد شێخ کە ئەوانەی کە دەبێتە هۆی هینانی خوشوع. خاڵی یەکەم باسی ئەوەی کرد کە چەند نقطەیەکی لێ بووە و خاڵی دووەمیش شێخ باز دەکە دەفەرمێ إزالة الشواغل ودفع الموانع التي تصرف عن الخشوع. دەفەرمێ لابردنی هەموو ئەو شتانەی کە ئینسان مەشغوڵ دەکاتن و پاڵپەیوەنانی هەموو ئەو شتانەی کە دەبێتە هۆی ئەوەی کە خوشوع نەهێڵیتن. لێ ئینسان دەبێت کاتێک کە هاتە ناو نوێژ بەڕاستی مێشتی ساف بکاتەوە بیر و بۆچنەکانی ساف بکاتەوە لەو شتانێک کە مەشغوڵی دەکاتن لە ناو نوێژ. لێ ها کابرایە کە تەنگاوە اینجا با بڵێن تەنگاوە لە میزی دێ پیسایی دێتن یان کابرایەکە کە خەوی دێ یان کابرایەکە خواردن ئامادەیە یان کابرایەکە مەشغوڵێتێک هەیە هەموو ئەو کاتانە نەهی لێکرایە ئەو کەسە نوێژ بکە. مادەم خواردنەکە هەیە خواردنەکەی بخۆ ئەو جە نوێژەکەت بکە. لۆ چکە ئەگە نوێژەکەت کرد زۆر بە پەلەی نوێژەکەی دەکەی خوشوعی تێدا نامینێتن. لێ باشترین شت ئەوەیە ئەو کەسانەی کە لە ڕەمەزانان بە تایبەتی لە ڕەمەزانە ئەو کەسانە نێ لەسەر سفرەکەی دابنیشی ڕۆژەکەی بشتێنی بێتە مزگەوتێ نوێژی مەغریبێ بکە و ئەو جە بێتەوە نانەکەی بخۆ نابیتن. ئەو ڕێگری لێکرایە بەڵکو ئەگەر ویستت نوێژەکەی لە مزگەوتێ بکەی وەرە لە مزگەوتێ فتارەکەی خۆت بکەوە نوێژەکەت بە جەماعەت بکە و ئەو جە بڕۆ ماڵێ. چکە مادەم لەسەر سفرەی دانیشتی و خواردن هەبوو برسیشت بوو دەبی خواردنەکەی بخۆی ئەگەر نا خوشوعەکە نامینێ یان کابرا تەنگاوە. زۆرێک لە زانایان ئەسڵەن هەر لای ئیبن تەیمیە و زاهیریەکان پێیان وایە ئەگەر کابرا خواردن ئامادە بوو چوو نوێژە کرد نوێژەکەی بەتاڵە مادەم برسیەتی. بەڵێ ئیجا ڕاستکردنی ڕێزەکان کە ئەوەش کاریگەری دەبیتن لەسەر ئەوەی کە ئەو ئینسانە خوشوعی هەبی چونکە باشترین کردەوە نوێژە و مەلایکەتیش لە بەرامبەر خۆی گەورە کە ڕادەوەستێن نوێژەکانیان ڕێک دەکەن و ڕێزەکانیان ڕاست دەکەن و لە نوێژدا ڕاستن. ئینجا خاڵێکی تر لەوانەیە کە خوشوع دەینی دەفەرمێ ئەلا یوصلی فی ثوب فیه نقوش ئەو کتابات ئەو ئەلوان ئەو تەساویر. دەفەرمێ نابی ئەو کەسێک کە نوێژی دەکات جلوبەرگەکی لە بەربی نەخش بیتن یان نووسینی تێدابی یان ڕەنگا و ڕەنجی تێدابی یان وێنەی تێدابی هەموو ئەو شتانە نەهی لێکرایە. چکە خاتو عایشە دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نوێژی کرد خەمیسەیەکی لەبەر بوو ذات ئەعلامین ئەوە خەتخەت بوو جلوبەرگەکی لەبەر بوو خەتخەت بوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە نوێژەکە بووە فەرمی ها ئەو جلوبەرگەی لە بۆ ئەبی جەهم ببەنەوە فرمي وأتوني بإنبجانية برن أو زلككيت كم لو بينن لو فرمي إنها ألهتني آنفا في صلاتي تشكل ناوني جكا أو زلو برقا مشغولي كردم أو خطي أو رنقا أو رنجي أو أنا مشغولي كردم لبرهندي مكروها أو ما فراني كخط النشان وعلامة أوشتاني ليكرا أجر إنسان فكري بي برواتن مكروها لسر أوين يجيبك تشكل أوا ودكاتن زيني أو إنساني برواتن فكري أو إنساني برواتن لو باشترين شدويا أو كان ويجي لسر دكا صاف بيتن ببي أو كهيت نخشو شتيشي لسر بيتن بو زياتر أو إنسانا فكري لبو بيتن خو زاري واشي كابرا صافي شا هر فكري دروا بلام باشترا لويكا ألوان والرنقوش تتكيتي دا بيتن فكرة كي بروا دفرمي ومن ذلك ويتشي تر لوانيكا دبيته هو أو كا هو كار لبو خشوع دفرمي قطع الحركات والعبث قاموا قالتو ياري كردنو حركة كردنو دزب هنانو بردنو خو هنانو بردن أو أنا هرهموي دفرمي واسينان لوانا براستي ملازمة السكون كابرا آرام بيتن أو دبيته هو كاري أو كا أو كسا خشوعها بيتن حتى دفرمي أبو هريرة دفرمي بيغمبري عليه الصلاة والسلام فرمي قومانك هنا
ئەگەر وازنینن لەوەی کە چاو بەرز دەکەنەوە بۆ ئاسمان لە کاتی دوعا لە ناو نوێژدا، یان ئەوە تێ چاوەکانیان لێ دەستێنرێتەوە، یان ئەوتە واز دێنن یاوە تێ چاویان لێ دەست. یان سبحان الله هەڕەشەی گەورە، یعنی خۆ تەمەشاکردنی ئاسمان لە ناو نوێژدا چونکە دەبیتەوەی ئەوەی کە خوشوع لا بباتن. دەفەرمێ ئەو کابرایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەڕەشەی لێ دەکات، دەفەرمێ ئەگەر واز نێنی وەکو ئەوی وابی کۆرە بیتن چاوەکانی نەمینێتن، یعنی هەڕەشەی ئەوەندە بە قووەت دەکا لەسەرەوەی کابرا کە سەمیع الله لمن حەمیدە چاو بەرز دەکاتەوە ڕوو لە ئاسمان دەکات. خۆ هەتا سیرکردنی ئاسمان لە غەیری نوێژدا هەندێک لە زانایان پێیان وایە ئەوەش ئەجر و پاداشتی دەگەشتێ، وەکو ئەوەی کە توڕەیفی لە تەفسیرەکەی خۆی باسی ئەو بابەتەی دەکات سیرکردنی ئاسمان بەبێ یعنی مەسەلەن ئەوها لەو گۆڕەی کە تەمەشا دەکە و بیری لێ دەکاتەوە دەڵێ ئەوە یەکە کە لەوانەیە کە ئینسان ئەجر و پاداشتی دەتوانێت پێ بەدەست بینی. ئیجا خولاسە و پوختەی ئەو بابەتە کە باسی فەرمانکردن کرابوو بە خوشوعکردن و ملکەتبردن لە بۆ خوای پەروەردگار، ئەو کەسانەی کە خوشوعن و ملکەتیان هەیە عرفە قەدرە سەڵاتی، ئەو کابرایە دەزانی یعنی نوێژ ئەندازە و چ قەدرێکی هەیە. بۆی هەر کەسە کە ڕاوەستا لەسەر ئەو بابەتانە و سنوورەکەی زانی و ئەندازەکەی زانی فەکەذالکە الصەڵا، ئەو نوێژی ئەوەی نوێژەکی تەواوە. پێویستە ئینسانی ئیماندار کاتێکە نوێژ دەکا بزانی سنوور و ئەندازە و مانای نوێژەکەی چییە، کەواتە ئەگەر کەسێکیش نەیزانی فإنه لن يؤدي حقها، ئەو بەڕاستی ئەو کابرا حەقی نوێژەکەی نەداوە، حەقی ئەوەی نەداوە کە خوشوع هەبێ و ئەجر و پاداشتەکەی پێ بەدەست بینیتن. لەخوای گەورە داواکەین کە خوشوع بە هەموو لایەکمان ببەخشی و نوێژ و تاعەتی عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە و ئیخلاسمان پێ ببەخشی. سبحانك اللهم بحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.